بیسەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. من ژیار محەممەدم لە بەشی کوردی دەنگی ئەمریکا و لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی مێزگردێک سەبارەت بە پرسی کێشە و گرفتەکانی کەم ئاوی لە هەرێمی کوردستان. دیارە گرفتەکانی کەم ئاوی گەڕەک و ناوچە شارەکانی هەرێمی کوردستانی تێپەڕاندووە، تەنانەت ناوچەکانی دیکەی عێراقیش بەدەستیەوە دەناڵێنن کە ناتوانیرێت بڕائای بۆ هاوڵاتیان دابین بکرێت. سەرەڕای ئەوەش زەلکا و سەرچاوە ئاویەکانیش زیانی پێگەشتووە. ئەم گرفتە جگەل لە گرفتی ڕۆژانی هاوڵاتیان تەنانەت بۆتە کێشە لە نێوان وڵاتانی عێراق و تورکیا لە ئێستادا لەلایەکەوە و هەروەها عێراق و ئێران لەلایەکی دیکەشەوە. بۆ پێی بەشێک لە بەندە و ڕووبارەکان سەرچاوە ئاویەکانیان لەو دوو وڵاتەوە دێتە ناو خاکی عێراق و هەرێمی کوردستان. بۆ تاوتێکردنی کێشە و گرفتەکانی کەم ئاوی میوانداری هەریەکە لە بەڕێزان ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوەکانی هەرێمی کوردستان، دکتۆر دارا محەممەد ئەمین وەزیری پێشووتری ژینگە لە حکوومەتی هەرێمی کوردستان، هەروەها بەڕێز لوقمان وەردی سەرۆکی لیژنەی شارەوانی و گواستنەوە و گەیاندن و گەشت و گوزار لە خولی ڕابردووی پەرلەمانی هەرێمی کوردستان، هەروەها مامۆستا حسێن ڕابی مامۆستا لە زانکۆی سلەیمانی. بەخێر بێن هەمولایەکتان، سوپاسانەکەین بۆ کاتی بە ئێمەتاندا. ئەمەوێ چمەلای جەنابی مامۆستا حسێن ڕابی چاودێری سیاسی لە ڕووە سیاسەکەەوە بۆمان لێک باتەوە. مامۆستا کاک دکتۆر دارا ئاماژەی بەوە کرد کە ئێستا ئاو بۆتە وەرەقەیەکی سیاسی کە وڵاتان دژی دراوسەکانیان بەکاری دەهێنن. ئەوەشی دەیبینی بابەتی کێشەی ئاوە لە نێوان تورکیا و ئێران و عێراقدا، هەتا باسدەوا کرێوەکو دەنگۆ کە ئەگەری هەیە کە وەرەقەی ئاو وەرەقەی نەوت لە نێوان تورکیا و عێراقدا وەکو ئاڵوگۆڕی پێ بکرێ. ئەمێ بپرسم ئایا کێشەی ئاو بەتەنها کێشەی ئاوی خواردنەوەی ماڵانە یاخود بۆتە کێشە و گرفتێک؟ ئەمە زەنگێکی خەتەر نییە کە لە ئایندەدا ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستانە بێتەوە کە سەرچاوی ئاوەکانیان بەشێکیان لە تورکیا و لە ئێرانە؟ فەرموو. زۆر سپاس بۆ جەنابتون میوانە بەڕێزەکانە. جوێم بە وردی لە هەرسێ بەڕێزان گرت. یعنی سەرنیگەرانیەکانم زیاترە لە پێشەوەی کە ئەم قسانەم بیست بوو. یعنی بەڕاستی کارەساتێکی گەورە لەوانەیە ڕووکاتە هەولێر بەهۆی ئەو زۆرە ئاوە کە لە زەویەکەی دەنهێنا، چکە من نمونەی ترمان هەیە لە شوێنی ترکە مەسەلەن لە ئیسفەهان ئێران گەڕەکەکان داچوون بەهۆی دەرهێنانی ئاوی زۆری ژێرکە هیوادار ئەو شوێنانەشە ئێمە نەگەینەوە مەرحەلەیانی لە هەولێر و لە شوێنانە. باشاکە ئاو کاڵایەکی بەهادارە، بەهای هەیە. تۆ بتڵێ ساردیە کڕی تۆزێ شەکری تیای و تۆزێ غاز و تۆزێ ڕنگ باقیەکەی ئاوە و پارەیەکی زۆرێتە کە لە پارەی نەوت گرانترە یان هەر زۆر شتی تر. یعنی تۆ تماشاکە بە هەموو کاڵایانی تر هەمووی بە شێوازی بە ئاو بەرهەمدێن. گیانی ئێمە لەسەر ئاوە. دیدی ئایدئۆلۆژیک بۆ ئاو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هاتەتە ئاراوە، بەتایبەت لە نێوان لە ئێران، لە ئێران زۆرتر شارەزام بۆ بەهۆی ئەوەوە کە کارەساتێکی گەورە ڕوو لە وڵاتە بکەوە چارەسەرێکی بە ئاسانی دیار نییە. نەتەنات چارەسەری بە ئاسانی ناگرێت، ڕێگە حەلی چارەسەرەکەشی دیار نییە. ئێمە دوودان نمونەمان هەیە لە بەڕێوەبردننی ئاوەوەی و برادرانە ئاماژەیان پێکرد کێشەکە لە بەڕێوەبردنەکە بوو. دوودانە نمونەمان هەیە کە یەکێکیان کارەساتبارەکە ئێرانە و یەکێکیان نمونەیەکی هەرە سەرکەوتووە کە ئیسرائیلە. ئەوەی کە جاری ئێمە هیچ کام لەمانە نین، ئەوە خۆی جێی دڵخۆیجانی هیچمان نەکردووە. لە ئێران ئەو بوو بەهۆی ئەوەوە کە ئەو حکوومەتە یعنی دیدی ئایدئۆلۆژیکی هەیە، دیدی ئایدئۆلۆژیەکەی بۆ شێوازەیە کە هەبێ هەموو کاڵەکانی خۆی لە ناو وڵاتێکی خۆیان بەرهەم بێنن و لەوە ترسیە ڕۆژە نەوتەکەی بۆ نەفرۆشی و بۆی ساغ نەبێتەوە کەستا پشتی بە ئاو بەستەوە بۆ بەهۆی ئەوەوە کارەساتی زۆر گەورە لە ناو وڵاتەکە دروست بێ و بەرەبەرە خەریکە قوڵە بێتەوە. نمونەمان هەیە کە مەسەلەن لە کوردستان کۆمەڵی سەد هەن، ئەو سەدانە بوون بەهۆی کێشە بۆ برا ئازەریەکانمان و ئازەریەکان هەستەکەن بەهۆی سەدەکان کوردستانەوە دەریاچەی ورمێ کوشک بووە و کوردەکەش لە هەمان کاتە هەستێکی هاو پێچەوانی هەیە کە ئازەریەکان ئاوەکەی ئێمە ئەدزن، شارەکانی خۆیانی پێ ئاوانەکەنەوە، پەتاتە و پیازی پێ بەرهەمەهێنن و بلە کۆتاییشە دەریاچەی ورمێ. ئەمە لێرە خەریکە کێشەیەکی ئیسنیکی لە نێوانی کورد و ئازەریە ئاو دروستەکەشە دروستی نەکردووە، بەڵام بەرەبەر واتە مامۆستا حسین کێشەکە ئێستا بۆ لە کێشەی پێداویستی و ئاو وەکو پێداویستێکی ڕۆژانە هاوڵاتیان بۆ خەریکە ئەپارێتەوە بۆ کێشەی نەتەوایەتی و نەتەوەکانی کێشەی سیاسی. بەڵێ ئێمە گەلێکمان هەیە لە باشووری ئێرانە پیان ڕەنگەڵی لۆڕەم گەڕا لەگەڵ کوردە جیاواز نەمگەلە ئەم گەلە قەت هەستی نەتەوایەتی بۆ بە قووەتیە کە ئێستا هەیە نەبووە. هەستێکی نەتەوایەتی بەس بە قووەتیان بۆ دروست بووە و چەند جار ڕاپەڕینیشیان کردووە کە ناویدا ڕاپەڕینی هەژاران. بۆچی؟ چونکە چاوەکانی ئاوەکانیان ئەگوازنەوە بۆ ناوەڕاستی ئێران
وأوان هستا كان بهوي أو حكومة إيران أو كايا جوزته بوشونا فارس نشينا كان أوان حجار كتوجو أو حقي أوانا يعني تماشاك يلا لا يجي أما بوبهوي أو وقت يشيل نيواني عربو عجمة منطقة خوزستان دروزبت چونك روباري كارون كجورة ترين روباري إيران وسردمك كشتيت ياها شوية كرت يسوي وشق بوا وأو وشق بني روبارب بوا بخوي أو آوي شتو العرب كآوي دريا شتو العرب آوي شيرين بيد نفوس كاتنا وزرقا وكان واي بيشتر آوي كارون راية مالي نيجي نفوس كاتنا وزرقا وكان وبوهيو كزرقا وكان بشوركات وشورزار وأملك وتايا بوكم مثلا شارك نسجة حكومة إيران كحكومتي كلاوازة وبي أمر رجيميش وكيستاهل حكومتي بيعرض به أمداد ديته بوستر كردستان وأمداد ناچارە بەکارهێنانی ئاو لە کوردستانە لەمەی کە ئێستا هەیە سنوردارتری بکە بۆ ئەو بدابێت ئەمانە هەموو کێشەی زۆر گەورە تەبەن لە تورکیەش هەمان شتەیە مەسەلەی سەکانێ تورکیا سەدی ڕێک لەسەر ئەمانی دجلە فڕە سەدی لەسەر ڕووباری ئەرەز دروست کردووە کە ئەمە ئێران ئێستاکانەی ئەڵێ تورکیان ئاوەکە مەجزی و لە هەمان کاتاگە تۆ سیر بکەی کە ئاو لە سوودە کارەساتێکی گەورەی خۆڵقات دیرگایەکی زۆر بەهێز هەیە کە داعش بەهۆی بێئابیەوە ماوەیەکی زۆر وشکە ساڵی بوو خەڵکی لادیەکان چوبوونە حاشیە شارەکان لە سووریا خەڵکێکی هەژار بوون و گروپەتاوەکان لەسەریان سەرمایەگوزاری کردو لە کۆتاییە گروپی توندڕەوی تیرۆریستی لێ بەرهەم هەموو ئەمانە پێمانەڵێ ئێمە لە قۆناغێکی زۆر مەترسی دارین و ئەبێ بیرێکی جدی بکەینەوە بۆ ئاو چونکە ئەمە سەرەتایە و ڕێگە چارەکەیشی علمە و ڕێگە چارێک ئەمینە علمە وأمش المكشت هر يمجنين يعني هم علم هم سياسته هم تو بالسلولة إذا كان مثلا إيران خليك أبي شامي كلوه يا زي بشوكة قوازيته كسرچاوي أبي دكانها شوكة بوشي بهوي أو كشانه وكلنا أخوه بوي دروز بوي بشبوني درياتي ورميوه بس يوازي قريبي كاتوا ولا همان كاتا کاڵای کشت و کاڵی زیاتر بەرهەم بێنێ جا ئەمە یەکایە بە لە سەرەتایەکی زۆر ئەم ئەدەرهێنانی ئاوی ژێرسەوی ئەمە ئەوەی دووبات یەکەمان لە ئێران بۆ بەهۆی دروستبوونی کارەسات کە بەداخەوە ئەمە ئەوە بلێرا کە باسی ئێلم کرد بێ ئاگاداری پسپۆری فەیک بین من لە بیرمە لە ساڵانی 2004 و 2005 کۆمەڵێک ئەوان پسپۆرە زانی و حکوومەتی هەرێم لە منتەقەی سلێمانیا بڵین پشتی پێ بەستن پێشنیازی لێدانی بیریان نەکردیان وەم ئاوا اینی استراتیژیکی نییە بە هەر مەسلەوی وەوە بووکە هەمویان بۆ ڤیلاکانی خۆیان و بۆ شوێنەکانی خۆیان بیریان لێداوە ئێستاکانێت ئەم بیرانە بەڵێەوە بینی مستی شوێنێکە لە 6 مترە وتمەشاکە لە گەڕەکی کانی کووردا کە بەرزترین شوێنی تێکە لە بەسەری شوێنەکانی سلێمانیا لە 6 متر ئاگەیشتی بە ئاو بە بیری وازی بەس ئێستاکانێ لەوانەیە لە 200 متری شاپی نەگەی ئەمانە هەموو کارەساتن کە سەرەتای کارەساتەکانن کە بەڕێوەن و ئەبێ بە شێوازێکی ئیستراتیژی بیری لێ بکرێتەوە بۆ میلەتەکەی خۆت بپارێزی ئاگادار نامانەوێت عەرب نامەوێت تۆ میلەتەکەی خۆت بپارێزی ژیانیان بپارێزیوە داهامیادار بیت کە ئاو ڕۆڵی سەرەکیە بێت بەڵێ بیسەرانی بەڕێز لە بەشی کوردی دەنگی ئەمریکا بەردەوامین لە پێشکەشکردنی مێزگرتێکی تایبەت سەبارەت بە گرفتی کەم ئاوی لە هەرێمی کوردستاندا بە میوانداری بەڕێزان ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوەکان لە هەرێمی کوردستان و هەروەها بەڕێز دکتۆر دارا حەمە ئەمین وەزیری پێشووتری ژینگە لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز لوقمان وەردی سەرۆکی لیژنەی شارەوانیەکان لە خولی ڕابردووی پەرلەمانی هەرێمی کوردستان و هەروەها مامۆستا حسین ڕابی پسپۆر و مامۆستای زانکۆی سلەیمانی. مامۆستا حسین، کاک ڕەحمان خانی لە قسێکیدا ئاماژەی بۆ کە بڵخۆی لە کۆبوونەوەیەکا بەشدار بووە تورکیا عێراق داوایەوەی کرۆ بۆ 3 مانگ ئاوی بەربدرێتەوە بۆی ئەو شوێنانی سەرچاوی ئاوەکانیان لە تورکیاوە دێت ببوژێنەوە بەڵام هەرچەند تورکیا وەلایەنی تورکی بەڵێنی دا بەڵام جێبەجێ نەکراوە ڕەنگە هەڵی گرپێ بۆ کاتی سەردانەکەی ئەردۆگان بۆی کە بتوانێت مقایەزەی پێوکە عێراق و تورکیا دەتوانن مقایەزە بە کارتی ئاوە بکەن. سپاس تماشاک عزیزی من تورکیا سەرچاوی ئاوەکە لای خۆیەتی لە گزانەوەکەی شێوەیە ڕێتوانەوە وەرە ئاو لێ بکڕ بە قسەکەش ڕاستە تا ڕادێ نەکردووە چونکە ئاو گرنگترە ئینانی ژیان لەم منتەقا ئەم وڵاتانە سەردەمی یەک وڵات بوون تورکیەیە عێراقا سووریەیە یەک میلەت بوون یەک وڵات بوون تا بەندێک سەرچاوی ئاویشان بەروێنە بە ئاسانی پێکەوە بژین جا شتێکی تریشەیە لە ڕۆژ ناوەڕاستە یەکێک لە هۆکارەکان کە ئەوە قەت حکوومەتی دیموکراسی دروست نابێ و قەت خەڵک دیموکراسی بۆ مانە کە خەڵک بتوانن سەیطرە بکەن بە سەرچارەنووسی خۆیانە هۆکاری ئاو بووە هۆکارێکی سەرەکیەکەی چونکە دیکتاتۆر یەک زاڵمێک
ئەتوانێت دەست بگرێت بەسەر سەرچاوی ئاوەکە و باقی خەڵکەکە بکات بە کۆیلەی خۆی کەیسەکات نمونێ لە وڵاتانە نەوتە ئەو کارە باشەواتە تورکیا ئەوێت دوو حاڵەتەیە من ئەوەی کە من ئەیبین تورکیا دوو حاڵەتەیە یەکی ئەوەل بەڵێ لەوانەیە ئەوە بکات بەڵام لایەکی تریشی ئەوەیە دیدی ئەم حکوومەتەی کە لە تورکیایە ئەو حکوومەتی ئێران دیدێکی ئایدئۆلۆژیکە ئەوێت تورکیا بکات بە زلهێز بیکا بە زلهێز و دەسەڵاتدار بەسەر عێراقەوە لە بەرامبەر کارتی ئاو کە بەدەستێتی لە بەرامبەر کارتی عوسمانی بیناکاتەوە ئەمپراتۆری عوسمانی کە سەردەمی بڵێن هەموو باکووری ئەفریقا و هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەدەستەوە بوو و بەشە لە ئەوروپاش ئەو دیدگایان هەیە ئەم دیدگای ئەمپراتۆری سازیە هەم لە ئێران کارەساتی خۆکاندووە لە تورکیا کەمتر کارەساتی دروست کردووە بۆ ئاو چونکە تورکیا هەستەکەم علمیتر لەگەڵ شتەکە تەعاونەوە تورکیش بەڕادی ئێران و وشک و کارەسات نییە هەرسەکەی ئەو ئەوەی سەکانێ ئەو ئاوەی کە گرتوویەتەوە کە سەرچاوی دیجل و فراتن بێگومان بەکارهێنانەکەی گۆڕیوە ئەم هەموو کاڵا تورکیە کە ئەم منتەقەی داگیر کردو هەمووی بۆ ئەوە بەرهەم زۆربەی کاڵای کشت و کاڵی خۆ تورکیا چی دروستەکە بەس کاڵای درۆن و مرۆی دروستەکە بڕە تەنەکەی ڕێ بەیەکەوە هیچ نییە بەڵام ئەو وڵاتە بەشێکی زۆر لە سادراتەکەی کەوەی لێتە دەرەوە کاڵای کشت و کاڵە ئەم کاڵا کشت و کاڵی ئاوی پێویستە و ژیانەکەی لەسەر ئاوەکە بنیاد ناوە بیشێوێ ناتوانێ بەریباتەوە یعنی فەرزکە حکوومەتی تورکیا حکوومەتێکی پیاوچاکە ئەڵێ هەوەکت بەدەمی ئێڵێنەڵە ئەوانش برای ئێمە لێ خەرگن قڕەکە لە دنیا بە ئاوەکان بۆ بەردەمەوە بیشتوانێت ناتوانێت چونکە بەشێکی زۆری ئابوووریەکەی ئێستا لەسەر ئەو ئاواج ئەسوورەتەوە و لەلایەکی تریشەوە حکوومەتی عێراق کە خۆزنانی حکوومەتی عێراق حکوومەتێکە کە بە سیاسەتدا پێیان فەیل ستیت حکوومەتی کەوتوو یعنی حکوومەتێکە کە سەیتەرەی بەسەر خاکەکەی خۆشیانە بەتاوەتی چ بگا بەوە کە بتوانێت فشار بۆ دەوروبەرەکەی بێنێ ئەم حکوومەتە هیچێکی ئەو تۆ ناکرێت بەڵام مەترسیەکە لەسەر هەرێمی کوردستانە بێئاوی عێراق مەترسیەکەی لەسەر هەرێمی کوردستانە بۆچی تۆ ئێستاکانەیە بینین لە شارە کوردیەکان گەڕێکی عەرەب خەریکە دروستە بێ ئەمە بەشێکی هۆکەتی بێئاویە من نازانم چۆن نتوانن خەڵکی مەسەلەن لەو شارانەی جنوب بنەوە ئەو هەموو تۆز و خۆڵ و گەرما و بێئاویا بژین یعنی هەر بەڕاستی زەحمەتە ئەوانەی کە پێیان نەکردی و دەستیان لە گیرفانی خۆیانەوە ئەوانەی کە زۆر هەژار هەردوولاکردی بەیانەکە هاتوون ئالە و سیتیانەی کە و برادرانە باسی کردن کە معلوم نییە بەچی دروستەکرێن دێن لەوانە خانووە کڕن و لێرە ئەمێننەوە وەیسە من لە سلێمانی گەڕێکی عەرەبە بینم بەڵێ کاک ڕەحمان عەرەبە بەڵێ سوپاس مامۆستا حوسێن سوپاسی هەریەکە لە بەڕێزان کاک ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوەکانی هەرێمی کوردستان دەکەین و هەروەها بەڕێز دکتۆر دارا حەمە ئەمین وەزیری پێشووتریژی لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز کاک لوقمان وەردی سەرۆکی لیژنەی شارەوانی لە خولی ڕابردووی پەرلەمانی هەرێمی کوردستان و هەروەها مامۆستا حوسێن ڕابی کە بەداخەوە لەسەر هێڵنەما سوپاسانەکەین بەڕێزان بۆ بەشداریکردنتان و بۆ کاتی بە ئێمەتاندا